ئازیزانی کورسات ئێوارەتان باش بێت بەو هیوای ڕۆژێکی زۆر خۆش و پڕ چالاکیتان هەبوو بێ. ئەم ئێوارەیە کورسات مەگەزین تەواو جیاوازە لە شانۆی ڕۆمانی شاری سلێمانی و کورسات مەگەزینی ئەم ئێوارەیەتان پێشکەشەکەین کە ئەمڕۆ فستیڤاڵی کلتوری گەلان لە ئێرە بەڕێوەچوو. ڕەوەند ئێوارە باش بێت. چۆنی؟ من زۆر باشم، جلبەرەکانیشە زۆر جوانە. کوردی لەبەرکەین و ئەم هەموو نەتەوە جیاوازە و کوردانی شوێنە جیاوازەکان لێرە کۆ ببێتنەوە بێگومان زۆر باشە بێگومانیوادارم هەر باش بگەینم سڵاوتان لێ بێم کاتەوەم کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و بەرنامەی کورسات مەگەزین. ئەمڕۆ کورسات کوردستان و بە تایبەت شاری سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری بۆ مەمەڵبەندی کۆکردنەوەی کەلتوری نەتەوە جیاوازەکان و کوردانی تەواوی ناوچە جیاوازەکان هاتوونەتە ناو شاری سلێمانی. لە ناو شاری سلێمانیە دیزاینەکانی خۆیان، کەلتوری خۆیان، جلوبەرگی خۆیان، هاوپەرکێ و گۆرانی و میوزیکی خۆیان و کارە دەستیەکانی خۆیان، بەهرەکانی خۆیان لە شانۆی ڕۆمانی لە شاری سلێمانی نمایشەکەن. ئەم ئێوارەیە نەک بڵین ئەم ئێوارەیە ئەمڕۆ هەر لە بەیانیەوە سلێمانی زۆر جیاواز بوو لەبەرەوەی مەراسیمیان هەبوو لە بەردەرکی سەرای شاری سلێمانیەوە دەستیان بە فیستیڤاڵەکەی خۆیان کرد و بە شەقامی سالمە و دواتر ئێوارە هاتنە پارکی هەواری شار و شانۆی ڕۆمانی و کاتژمێر هەشتیش ئێستا هاوڵاتیان وا هاتوونەتە شانۆی ڕۆمانی. کاتژمێر لێرە کۆنسێرتێکی زۆر گەورە و تەواو جیاواز لێرە پێشکەشەکرێت لە شانۆی ڕۆمانی. ئەگەر ئێوەش هەتاکو ئێستا بەم کۆنسێرتە نەتانزانیوە وەرنە شانۆی ڕۆمانی. کۆنسێرتەکە تەواو جیاوازە، کۆنسێرتی تەواوی گەلانە و تەواوی نەتەوە جیاوازەکانە کە بەشداریان لە ئەم فیستیڤاڵەیە کردووە هەر یەکەوە بە گۆرانی خۆی، بە جلوبەرگی خۆی، بە میوزیکی خۆی بەشدارە بێت لەم کۆنسێرتە گەورەیە. بێگومان بەشدارە بێت لەم کۆنسێرتەیە. ڕەوەند هەردووکمان بەیەکەوە بەنێو فستیڤاڵەکە تێپەڕین، سەیری چالەکیەکانیشمان بینی، بەشێک لە چالەکیەکانمان بینی و کۆمەڵێک دیزاینی بۆ نمونە جلوبەرگ بوو، جلی کوردی بوو، خواردن بوو و ئەشیای ناوماڵ بوو. تۆ چ شتێک زۆر زۆر سەرنجی ڕاکێشە کارە دەستیەکانیان زۆر جوان و ناوازان هێناوەتە ئێرە نمایشان کردووە کە بێگومان ئەچیتە ئەم کۆشکاڵی ئەم کۆشکە زۆر تایبەتەشتی زۆر جوانی بەس کاچتە کۆشکەکەی تر ئەمە شەروایە. وەڵی ڕەوەن نەمڕۆ تەواو نەبوو بەتەمان بەیانی بێمەوە ئەها لە گیفانی خۆم بەتاڵکەم شتی زۆر زۆر جیاواز و جوانی تیا بوو کە بەڕاستی یەکسەر چاوەڵەکە بۆ 5 ڕۆژ بەردەوامی هەیە و لە ماوەی ئەم 5 ڕۆژەیە ئەتوانن بێن سەردانی پارکی هەواری شار بکەن شانۆی ڕۆمانی. لێرە تەواوی فیستیڤاڵەکە، تەواوی ئامادەبووان، تەواوی نەتەوە گەلە جیاوازەکان لە شانۆی ڕۆمانی ببینە. کەواتە باسێک لە میوانەکانیشمان بکەین کام ئێوارە لە کورسات مەگەزینەوە لەگەڵمانە بن و لە فستیڤاڵەکە بەشداریان کردو لە هەمان کاتیشا سوپرایزێکیان هەیە، بەڵام من نێڵم چێ سوپرایزەکەیان با بخۆیان کە چوینە لایەن ئاماژەی پێبین. هەرێک لە بەڕێزان کاگڕێکار هەروەها میری بابان لە کورسات مەگەزین ئەم ئێوارەیە میوانمانە بن. سڵاوتان لەبێت و ئێوارەتان زۆر خۆشحاڵین کام ئێوارە ئێوەمان لەگەڵن. جوانیەکانتان زۆر جوانە. زۆر سپاس. کاگڕێکار با لای تۆ دەست پێ بکەن. تۆ کۆشکەکان گەڕایت لە فستیڤاڵەکەیە وەکو دیزاینەرێک هاتیت سەردانی کۆشکەکەت کرد، چیت بین؟ سەرەتا هاتم بەناو کۆشکەکانە گەڕام یەکە بە یەکە کەلتورێکی جیاواز بوو، شتێکی جوانی تیا بوو و من ئەم شێوە فستیڤاڵانە بەکارێکی زۆر باش ئەیبینم. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئێمە ڕاستە ئێمە کللتوری خۆمان، کللتوری کوردی کە هەمومان ئاشناین بە کللتورەکانی خۆمان، بەڵام زۆر شتی تر هەیە کە لە دەرەوەی وڵاتیات یا کە لە کللتوری بیانیە یاخود ئەگەر بیانیش نەبێت کللتوری هەر کوردی خۆمان بێ بەڵام لە بەشێکی ترا بێ، ئەوە لەوانە نییە بە شێوەیەکی زۆر بەو شێوەیە ئاشنا بوو بێتین پێی. بەڵام ئەمە کارێکە کات بۆ ئەوەی کە ئێمە زیاتر ئاشنابین. لەبەر ئەوە من زۆر ئەم شتانم پێ باشە و فستیڤاڵێکی وا مای دڵخۆشکەریە لەبەرەوەی کە ئەم هەموو ئیشە جوانانم بینی کاری دەستی زۆریان تیاکرد. خۆی زۆر بڕۆ ئەەکەم زۆربەی زۆری کارەکانیان کاری دەستی بوو بێت. وەڵاهی تۆزێ بە پەلە هاتم ویستم شتێ بکڕم و بەڵام مەگەدایی بگەڕێمەوە وەکو ئەوڵێ مەگەدایی بگەڕێمەوە. میری بابان باشە دەست خۆش بێت جلەکانە زۆر جوانە. گلەیەک شوانە کاگڕێکار هەبوو نێساوێن وتمان بۆچی جلی کوردی و نەپۆشیوە. ماشەڵڵا جلەکانی کاگمیر زۆر تایبەتە. هەمیشە هەردووکتان جلی زۆر جیاواز و تایبەت لە بەرەکان چکە من بینی و من
هەردووکتانم سپاس ممنون. بەڵام ئەم ئێوارەیە کاگمیر ئەو جیاوازی دەرخستەوە زۆر جوانە دووبارەوە جلەکانی کەمیشە کاگمیر باسێکی جلەکانی خۆتمان بکە یەکەمی شت لەسەرەوە سپاس وەڵام زیاتر بۆ چۆن هەموو نەتەوە و گەلەکانی تر لێرە کللتوری خۆیان بشانێن هەر چوار پارچە ئێمەش بە هەمان شێوە کللتورێکی جوانمان هەیە سلێمانی و چواردەوروبەری بەجلوبەرگی کوردی بەو مەوادی پەستەک و شاڵ و کللتورێکی جوانە پێم خۆشە دایمە لەم ئاهەنگانە لەم فستیڤالە تایبەتیانە بەجلوبەرگی کوردیەوە دەرکەوین وەکو دیزاینەر قسەی لەسەر جلەکانی منیش بکە زۆر جوانەوەی کەم شت پێم وتی ئەم بڕوشەیەرە و زۆر جوانە ئەمانە ئەوە دیارە کاردەستی کوردیە وڵی بۆ سەیەک دقە سەری منیشە ئەنج قسەی لەسەر جلەکانی منیشکەم با جلەکانی منیش بە تەواتی دەرکەوێت ڕێکارجلەکانی میش جوانە ڕاستە سادەیە بەڵام جلەکانە جوان و ڕەنگەکانی پێکەوە زۆر جوان ڕێکەوتەوە بوونی ئەم شتانە بە ئەم دەست بەنەم هەیە و ئەم حاتۆکەی ئەمانە بوونیان بەجلی کوردیەوە یان گرنگی پێدانیان پێویستە بەڵێ حاتۆکە قەزوان ئاڵای کوردستان خەریتەی کوردستان شتێکە کە بۆ نمونە ئەم جیلە تازەیە ئەم مناڵەت ینی مناڵی خۆت مناڵی خزم و کەسێک کە ئەڕوا پێچی شتی ئەوە بینێ زیکرێک لە مێشکات دروستەکە خەریتەی کوردستان خۆشەویستێک دروستەکە هەر بەیشتێنە دەستی بۆ بەرە یاری پێ بکە لە مێشکی لایرادی و کەسامێنێتەوە و پیرۆز تۆ بەسەر دڵتەوە داوناوە لەوە گرنگتر چیە تۆ کرد خەریتە و ئاڵاکە و ناوەتە سەر دڵێ گرنگیەکە پێشوێ من بۆ شەرەکەم تۆ بیشانی منییت لەبەرەوە طبعا زۆر گرنگ دەستی خۆش بێت کاکەمیر باسێکی فیسیڤالەکەمان بۆ بکە بەڕێسان و دیزاینەرێک جلوبەرگە جیاوازەکان نەتەوەکان هاتون هەرێک و جلوبەرگی خۆیان پۆشیوە ئەمڕۆ بەشداریان لە ئەم فیسیڤالەیە کردو لە شاری سلێمانی بەڵکو دیزاینەرێک چۆن باسی فیسیڤالەکەکەن ئەم فستیڤالە تایبەتمەندیەکی زۆری هەیە نەک تەنها بۆ خەڵکی ئەتیادی بۆ خوێندکارانی کۆلێژی هونەربووانی کە لەسەر جلوبەرێک کارەکەن ئەمە چانسێکی زۆر باشە بێنێرە سێری هەر چوارپارچەی کوردستان بکەن ئاوا کە جلوبەرگی وا کۆمەڵە جلم بینی ێرە حەپەساین ڕێکار ئەوە چیە من دیوە ئەوە چییە وەڵا زۆر سەیرە زۆر بە جوانی کۆمەڵە دیتیار حەپەسان من بەڕاستی ینی لە بواری دیزاینە کارەکەی نەماندی ومە چانسێکی باش بوو بۆ ئێمەش کە هاتین وەکو بینەر سێرمان کرد جاوارە خەڵکی ئەتیادی زۆر پێم باش و بێجگە لە کار و پرۆژە و فستیڤالەکە ئەو تیمانەی کە لێرە و نمایشەکەن ئەو دەرفەتێکی زۆر باشە لە کیس خۆتانی مێن وەرن ببینن نمایشی جلی کوردی و هەم نمایشی هەڵپەرکێش کۆمەڵ نمایشی هەڵپەرکی زۆر جیاوازی تایەکە لەگەڵ نمایشەکانی ئێمە با بڵین کەمێک فەرقی هەیە ئەوەش زۆر ئێمەش بینەری ئەو نمایشە بووین زۆر شتێکی جوان سەرنجڕاکێش بوو ڤیددیۆشمان کرد کە زۆر لامان جوان و جیاواز بوو بە جلی کوردیەوە بوون پیاوەکان کە هەڵ ئەپەڕێن اینجا بەدەر لە فەستیڤالەکە باسی شتێکی تر بکەین ئاگادارین کە هەفتە نمایشی بەرلین بەڕێوە چێ لە بەرلین چە ئەمێ بۆ خۆتان باسێکی و هەفتە نمایشەمان بۆ بکەم بابزانیم هەفتە نمایشە چییە چۆنە بەڵێ یەکەم جار پێم خۆش باسێکی هەفتە نمایش بکەین وە ڕێکەوتین لەگەڵ ڕێکاتون ڕێکات پێناسەیەکی هەفتە نمایش بکە بە شێوازێکی گشتی اینجا اینە سەر باس و خواسی بە شێوەیەکی گشتی هەفتە نمایشەکان چۆنە خۆی ئێمە چوار پایتەختمان هەیە بۆ فاشن ئەویش پاریس و میلان و لەندەن و نیویۆرکە بەڵام شتەکان وەکو ئێستا وەکو ساڵی پەنجاکان و ساڵی با بڵین سەردەمی زوو بەو شێوەیە نەماوە بێگومان هەموو شتێک لە گۆڕانکاریە ئێستا زۆر هەفتە نمایشەکان چییە ئەمە پێک هاتووە لەوێ گەر بە کورتێک باسیەوە بکەین هەر دیزاینەرێک هەر براندێک هەر شوێنێک کە نمایشی خۆی هەیە چوار دوودانە یاخود چوار نمایشەکات لە ساڵێک ئاویش بەپێی براندەکە خۆیەتی هەفتە نمایشەکانیش ئەمە وەکو باسم کرد لە پایتەختەکانە تۆ ئەبێت لە ژێر ناونیشانی ئەو شوێنەیە ئەو ژووری بازرگانەی ئەو وڵاتەیە کە هەفتە نمایشەکان ڕێکە خرێت ئامادە بیت لەویایە لە هەر شارێکە لە هەر شارێک لەو شارە پایتەختانەیە وەکو ژووری بازرگانێکی تایبەت بە خۆیان هەیە لە فەڕەنسا و لە میلان و بۆ ئەوە نقطە موهیمەکەی کەمانە باسی بەڵێ ئێستا بۆ نمونە لە فەڕەنسا بەناوی فێدەرێشن دو لۆت کولتورەوەیە لە ناوەندێک هەیە بۆ کۆکردنەوەی هەموو دیزاینەرەکان ناتوانن ئەم دیزاینەرانە بەدڵی خۆیان نمایش بکەن یا لە کاتی جیاواز جلوبەرگی کوردیەوە بەشدار بیت وایە ڕاست ئەوە ئەکرێت ئەو شتەش هەیە ئەوە ناڕێکار مەبەستی تۆیە تۆ بەجلی بەرکی کوردیەوە بێ بەشداربی وەلە دڵتاماوە حەقی خۆتە ڕێکار من و بیرتە خەمەوە من دەسێجلی کوردی بۆێنم لێ پێ لە من بە دیاری بووە ئەو کاک ڕێکار بووی گۆڕی زۆرم هەیە تێنەگەشتم ئەو مەسەلەیە بۆ گۆڕی
جلی کوردی و لەبەر بەخوا بەنیازە کردو لەبەری دەپێمان نەکەوە. بڵێ نانا لەبەر یەکە بەتەکید ئەبێ لەبەریکە. هەفتە نمایشەکەمان باس تۆ باسێکی ناوەندی دیزاینەرانی کوردستانمان بۆ بکە. کارەکانی ئێوە چییە؟ ناوەندی دیزاینەرانی کوردستان من لە 2009 کاری لەسەرەکەم هەموو هاوپیشەکان مەزانن. ناوەندێکە بێلایەنە هی من نییە هی کەس نییە ناوەندێکە کۆمەڵێک دیزاینەر تیاکارەکەین بۆ خزمەتکردنی کوردستان یەکەم فەرعی یەکەم لقی لە سلێمانیەکرێتەوە پایتەختی ڕۆشنبیری دووەم فەرعی لە شارەکانی ترەکرێتەوە ئینشاڵڵە لە داهاتوویەکی نزیکە یەکەم چالاکیمان بۆ بڵاوکردنەوەی ئەم ناوەندە هەفتە نمایشی بەرلینە پێمان خۆشە بەرلین وەکو بزانن و خەڵک بزانێ و دیزاینەران بزانێ شارێکی دژەباوە لە ڕووی جلوبەرگەوە بەرلین لە سفرەوە دەسی پێکرۆتەوە لە ڕووی ئارت و کەڵچەرەوە بۆیە زۆر دایمە تەقبولیان هەیە بۆ کللتوری تازە شتی جیاواز حەزەکە کللتورەکەی خۆی بەنەوعی لە بەرکە هەتا بۆن منە حەزەکە شت عکس کاتەوە جیاوازی هەیە لەگەڵ پێڵاوێکی تازا کڕی دڕێن اینجا لە پێیەکە حەزەکە هەموو شتێ دەستکاریکە بۆیە بەرلین پێم باش بوو هاوشێوی سلێمانی لە داهێنانایە دایمە لە چوونە پێشنەوەیکی سەریعایە و بینێکی باشیشیان هەیە لەگەڵ ئێمە پێم خۆشە کار و پرۆژی زۆر باشیان هەبوو لە سلێمانی بە دەرفەتێکی زۆر باشم زانی بۆ هەموو دیزاینەران ئەم پردەڕێخین کە وەکو تیمێک بە نوێنەرایەتی کوردستان بچین جلوبەرجی کوردی نمایشکەین بێجگە لە جلوبەرجی ڕەسەنی کوردی کە بە پارێزراوی و کللتورەکەی خۆی ئەبرێ نمایشەکرێ کۆمەڵێک کۆلەکشنی تریش داهێنانی تیاکرێ بۆ نمونە کە منم قەمیس و ئەم شەرواڵم لەبەر لەگە کوڵە باڵەکە با بڵین سەرەوەیم لا بردووە بۆ ئەمەش کارێکە کە من ڕۆژانە بە بێویستی خۆم وام لێ بێ کەوەی کە تۆ باسەکرد ڕێکار لەکانی بۆچی هەموو هیچ شتێکی کوردی پێوە نیە وا لە ڕێکار بکەین بە بێویستی خۆی هیچ نەکە جامانەیە لەگەڵم جلادان تەسبیحە بۆ ناکەیتە من ئێوە باش شتێکی کوردی هەر پێوە بێت لێم داواکردن قەی نادی وازی لێ وڵا کاک میرداوای لێکردینەوەیە با ئەوش کاتە بکەم باش کاتۆ لێ بکەم لە لای بینەران وەڵام مایکەکەی لێکردەوە کللتوری کوردی دەست خۆش بێت سپاس بۆ تۆ کاگرێکار ئەو تەسبیحەش کاگمیر پێشکەشی کردیت وایە دوای بەرنامەکە لێت سەرێتەوە کاک ڕێکار لێم وەلای بەڕێزت ببرسیان خۆشە حەزر کردو بەس پرسیارێکی زۆر گرنگە بەلام ئێستا دڵنیام پرسیاری بینەرانە بینەران ڕەنگە بڵێن کەی ئێستا کاتی ئەوەیە جلوبەرگ و بەرلین و چی پێویستێکمان بۆ هەیە جلوبەرگی کوردی بەرین لە بەرلین نمایشیکەین ئەمە گرنگەکەی لە چیە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین جلوبەرگ دەورێکی زۆر زۆر گرنگە بینە ماوە ناگەینێکە من خۆم لەم کارەیە ئیشەکەم بەڵام بە شێوازێک ئەگەر بە شێواز باسی بکەین یەکەم سێمین دەوڵەمەندترین جلوبەرگ و دروستکردنی جلوبەرگ سێمین دەوڵەمەندترین ئابووریە بەڵێ لە جیهانە دووەمینیشی ئەمایان دووەمینی دابنین یەکەمینیان جلوبەرگ توراسی ئەو هەر شوێنێکە ئێستا ئێمە جلی کوردیمان هەیە ئەگەر جلی بێنە بەر چاوی خۆ ئەگەر ئێمە جلی کوردیمان نەبووایە بێگومان فەرقێکی ئەکرد کورد ئێستا کە ئەیبینی یەکسەر بە قسەنا بەڵام کە بە شێوەی بینی یەکسەر کە جلی بەرگەکەی ئەبینی جا جلو بەرگەکەی چ هەر پارچەیەک بێ تۆ یەکسەر لێەوە جلی کوردیە جلی ڕووسی یەکسەر لێەوە ڕووسیە جلەکانی تر کۆری سینی ئەمانە هەمویان فەرقیان هەیە لەبەرەوە جلی کوردی ئەمە جل شتێکە کە کەلتوری وڵاتەکەیە بۆیە ئەبێ یەکەمینی بیپارێزین دووەمینێ بێ بەردەوام بین لەسەری و بەردەوامی پێبین لەبەرەوەی گەروانەکەین ئەو کاتە کەلتورەکەمان لە دەستەین بەنسبەت پێم خۆشەیەک ئیسفادەتریش ئیزافەکەم بۆ قسەکانی کەوتە ئیسفادەی چیەوە بۆ لەم کاتە خەڵک ئێستاڵێ بۆچی بەرلینی چی و جلی کوردی چی ئێمە چۆن قەدر و قیمەت بین بە خۆمان لای وڵاتان من چۆن وەکو دیزاینەرێک هونەرمەندێک دڵنگم ناگا بە کەس ئەمە تیمێکە من بە تەنیا لاوازم بەس لەگەڵ ڕێکار و ئەحمەد و محەممەد و هەژدە 20 نەفەر بێکەوە ئیش بکەین ئێمە یەکەم شت بیشانی هەموو جیهانیین کە پێکەوە توانین کار بکەین زۆربەی هونەرمەندان تاقە مشکەی دنیایانەوەی کە ناتوان پێکەوە کارکەن لەبەرەوەی بیرروڕای جیاوازیان هەیە ئێمە یەکەم هەنگاومانەوەی پێکەوە کارکردن دووەم هەنگاومان چییە لەم ساڵدا تقریبا ئەتوانم بڵێم 6 بۆ 7 چالاکی نێودەوڵەتی لە سلێمانی کراوە کە لە 180 پلۆپۆستی بیانی بوو هاتوونەتە ناو سلێمانیەوە چی بکرێت بێتە ژوورۆ تۆ هەر پاکەتێ شیرینی پێشکەشکەی وەک لەوەی دانیشە سێری چالاکێکی تۆ بکە کە لە شارەکەی ئەوە جلوبەرکی کوردی نمایش کراوە بەبێ ئەنی بۆیە بەتەڵم ئێمە یەک بگرین ئەتوانین کاری زۆر زۆر باش بکەین پێکەوە ڕائیەکان بخێنە سەر یەکتری توانین کاری زۆر باش بکەین بەیەکەوە ئەم ساڵ من چوون بۆ بەرلین ساڵی داهاتوو بەرلینە بۆ سلێمانی ئەمریکا لە ئیسفادە
هەرێمەکانی کامە سەپۆرتێکی گەورەیە بۆ بوارەکەی ئێمە بۆ ناوەندەکەی ئێمە و هیچ بەڕای من هیچ کاتێکی نەگونجاو نییە من خۆم زۆر لەوە بیرم لێ کردبە بەڵام هیچ کاتێکی نەگونجاو نییە کە تۆ بڵێ ئەمە کاتیەوە نییە جلوبەرگی تیا بکەم کریستیان دیۆر لە کاتی حربی عالەمی دووەمە دیۆری داهێنا دوای ئەوە بووە هۆی بژانەوەی هەموو فەڕەنسا بەهۆی کریستیان دیۆرەوە کە کاری کردە سەر ئابووری وڵاتەکەی بەو شێوەیە من خۆم وەکو خۆم لە کاتی حربی داعش لە کاتی حربی ئابووری کە هات لێرەیە دروست بوو من لەو کاتەیە دەستم پێ کرد بەم کاتە خۆ من نەمەتوانی بوەستم بەڵام خۆشبەختانە توانیم شتێک بکەم کە زۆر کەس بمناسێ ڕاستە لە شاری خۆمان ناسراوم بەڵام ئێستا خۆشبەختانە توانم بڵێم لە دەرەوەی شارەکەم لە عێراقا و بە هەمان شێوە لە زۆربەی کات لە زۆربەی وڵاتەکانە خەڵکەم ناسێ و کە ئەشم بینن ئەڵێنەوە دیزاینەرێکی کووردە وەکو چۆن هەر کەسێکی تر لێمە دیزاینەرێکی فەڕەنسی ئەمە دیزاینەرێکی ئەمریکیە ئەوە زۆر خۆشە بۆ من و هەم بەهۆی تۆشەوە چواردەورەکەی خۆشت و وڵاتەکەی خۆشت و شارەکەی خۆش پیشانیت دەستخۆش کاگڕێکار کاکمیر لە قسەکان تا شتێک زۆر سەرنجی ڕاکێشەوانی ئەو قسەیە بوو بە هایلایت و لە مشکمان مایەوە ئەوی کەوتە ڕۆژانە ئەتوانیت یعنی ئاگەو لە خۆ نەبێت بەڵام شتێکی جلی کوردی بە خۆتەوە لەگەڵ مۆدەکان تا بەکاری بهێنی ئەو شتە زۆر جوانە ئێستا بۆ منە ئەو کڵەباڵی کە تۆ لەبەرتایە با بڵێن ئەتوانیت لەگەڵ پانتۆڵێکی ئاسایی لەگەڵ مۆدێرنە بیپۆشیریانی تۆ ئامانجە ئەوەیە کە جلی کوردی لەگەڵ مۆدێرنا بەیەک و تێکەڵیان بکەی بتوانی ڕۆژانە بەکاری هەر نەبوو دەستبەنی زۆربەی براندەکان فکری کوڵەباڵیان بردووە هەر لە گوگڵ سەرچی بۆ بکەن کردیانە بە کراوە من خۆم لە هاڕۆت بینیم لە لەندەن لە سەر فەجز براندێک لە مەدخەلەکاتدانراوە ڕستمیشم گرچوم لەبەریشم کڵۆبە بە قوماش هەم فەرەنجی هەم کوڵەباڵ کراوە بای 5,000 پاوەند بوو تقریبا 6,500 دلارەکە هەفتا وەرەقە بۆ یەک پرۆدەکت کە ئێمە خۆمان قەدر و قیمەتی نازانین و لەبەری ناکەین و ئەم مەوادی منیش لەبەرمایە لە ساسە سروشتیە ئەمە بە پەستانەوە دروستەکرێ ئەم شاڵە نە کیمیاویە نە نایلۆنە نە مەعمەلیە لە ساسە لۆکەڵە بۆیە جارێکی تر من باسیکەم تۆ باسیکە ئەو باسیکەی قەدر و قیمەتینەوە بە کەڵچەرەکە تاق ینی چالاکی بۆ بکەین و هیچ لەسەرکەین کەمە شتێکی کەش حەزم عەفو باسی بکەم لەوەیە کە باسی ئەو حەتحەتۆکەی کە لێرە کەوتت ئاساییە گەر من پێوی بکەمیاننا زۆر کەس کێشەی لەگەڵ ئەوەیە هەیە ئەڵێ ئایا جلوبەرگی کوردی بە شێوەی ڕەسەنایەتی خۆی بمێنێتەوە بە هیچ شێوەیە دەستکاری نەکرێت ئۆکەی من لەگەڵ ئەوەیەم ئەمە جلوبەرگی کوردی ڕەسەنایەتی خۆی هێشتۆتەوە بەڵام هەموو شتێک لە دنیاە بە جلی کوردیشەوە قابلی گۆڕانە قابلی چوونە پێشەوە گۆڕانکاریە ئێستا ئەگەر تۆ ئەو حەتحەتۆکەیە نەکەی بەخۆتەوە ئەی چۆن سبینێ جلی کوردیەکە گۆڕانکاریکی بچووکی بەسەرابێت ئێجلی کوردیش پێشتر هەروە بۆ پێشتر لەوانەیە بەس تەنها بەم شێوازە بوو دوایی بۆتە ئەو شێوازە دوای چۆتە شێوازێکی تر لەوانەیە کەواو کراس هەل لە یەکەم دەقەوە کەواو کراس و ئاوڵ و هەموو شتێک بە یەکەوە نەهات بێت لەوانەیە دوایی وردە هات بێت بەڵام ئێمە بۆ کاتاڵێن ئاساییە بەس بۆ ئێستاڵێن ئاسایی نییە بەڵام نە ئەمەش بە هەمان شێوە ئاساییە وردە پێویستەکە گۆڕانکاری بەسەرابێ ئێمە کۆنەکەمان هەیە ئێمە توراسەکەمان هەیە ینی ئەوەی خۆمان بەڵام تازەکەش قەیچێکە لەگەڵیان دەستکۆ تا پرسیار چێنەوانی کە لە ئەم فیستیڤاڵەیە لە فیستیڤاڵی بەرلینە بەشدارە بن و چۆن ئەتوانی بەشدار بیتایە هەموو کەسێک ئاساییە دیزاینەر بێت و لە فیستیڤاڵەیە بەشدار بێت یان کۆمەڵێک تایبەتمەندی هەیە پێویستە لەم دیزاینەرەیە هەبێت پاشان بەشدار بێت لەبەرەوەی ئەم نمونەی شارێکە نمونەی نەتەوە و نوێنەری نەتەوەیەکە بەڵێ پێم خۆشەوە پرسیارە کرد دیزاینەر تەنها ئەوە نیە بتوانانی خیاتێکی باش بوو جلوبەرگی جوان بدوری و پێیجێکی بەقۆتێ هەبێ ئەبێ معریفەتی کولتوری وڵاتەکەت هەبێ بۆ ئەم فستیڤاڵە ئەگەر نەش بێ و حەزەکەی بەشدارێکی بڕۆ لە سەری بخێنەرەوە سعیکی باشی تیابکە پۆرتفۆلیۆی کارەکانی خۆ دەبێ ئامادە بێ بەلایانی کەمەوە 4 ساڵ بۆ 5 ساڵە بێ کارە کردبێ لە بچووکترین ئیشەوە کردوتە زۆر عتیادێ وێنەی بگرە ئەرشایفی کە ئەرکیانی هەڵیگرە لە بۆ ئەرشیفی کارەکانی تایبەت بەخۆشە ئەبێ ستایلێکی تایبەتە بەخۆشە بێ بەڵام ئێمە لە ژێریە کۆنسێپت تا ئەڕۆین بۆیە ستایلی خۆت لێرە زۆر کاریگەری نییە کەڵچەری هەرەتێجانی کولتوری کوردی زیاتر تەرکیزمان لەسەر کولتوری کوردیە بە هەر چوار پارچەوە نەک جلوبەرگی سلێمانی تۆ توانین لەسەر ڕۆژهەڵات ئیشکەی لەسەر کوردی سووریا ئیشکی ئەنواعمان هەیە
سنوورەکان زۆر گەورن ئەو خەڵخانێتوان ئەبێ نۆلەجێکی باشیان هەبێ ئەگەر لە زمانێ زیاتر بزانن باشترە بۆ ئێمە یەکێ پرسیاریان لێکا لەوێ کارکتەرێکی بەقوتی هەبێ معلوماتێکی باشی هەبێ بووی کە تەقدیمیەکە وەربگیرێ بە خۆشحاڵی و ئێمە تەنانەت ئەتوانین لە بینی 6 بۆ 10 نەفەر وەربگرین بۆ ئەمە دەرفەتێکی زۆر زۆر باشە لە پیجی کورسادیش بڵاوکرات و توان زانانی باشی لەسەر وەرگرن سپاس بۆ پشتگیریەکەتان دەستان زۆر سپاس بۆ ئێوەش ممنون ڕێکارکاوە میری بابان زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارە کورسات مەگەزین لەگەڵمان نابوون ئینشاء الله بۆ کاتی هەفتە نمایشەکە و دوای کە تەواو بوو دووبارە ئەبێ بنەوە میوانمان ئێوە لە بەرلینیش میوانمانن زۆر سپاس بە تایبەتی ئەمانوێ ینی چکە بەڕاستی پشتگیرێکی زۆر باش ئێمەتان کردووە ئەو پشتگیری ئینشاءالله بەردەوامی شەبێ بۆ بەرلین و ئینشاء الله هەر بمێنن هەمیشە سەرکەوتوو بن. سپاس